لە شاری سلێمانی بەهۆی خێرایی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا نەخۆشخانەکانی تایبەت بە چارەسەری توشبوونی ئەو ڤایرۆسە خەریکە توانای وەرگرتنی نەخۆشیان نامێنێت. تەندروستی سلێمانیش ڕای دەگەێنێت زیاتر لە 75 توشبووی ڤایرۆسی کۆرۆنا باری تەندروستیان ناجێگیرە و داوای خۆپارێزی زیاتر لە هاوڵاتیان دەکەن چونکە تواناکانیان سنووردارە و دواکەوتنی موچەش هۆکارێکە کە نەتوانرێت خزمەتگوزاریە تەندروستیەکان وەکو خۆی پێشکەش بکرێت. وەلێستا داتوان بڵێم نەخۆشخانەکانی ئێمە لە لێواری پڕبووندان و ژمارەی ئەو کەسانی کە باری تەندروستیان ناجێگیرە 75 حاڵەتە و 20 حاڵەتیشمانەیە کە دۆخیان لە دۆخێکی خراپ تەماتەمە کۆی گشتی دەکاتە 95 حاڵەت و بەڕاستی ئێستێمە لەم کاتەدا پێویستیکی تاومان بە پلازمایە چکە هەتا ئێستا و بانگاوازانی کردومانەتوان بڵێن بە پێویست خەڵک بەدەم بانگاوازەکەمان و ناتۆ کە ئەمەش جێی نیگەرانیە چکە تەنها بە بەخشنی بوتڵی خوێن و جیاکردنەوەی پلازماکەی تۆ دەتوانی کەسێک لە مردن ڕزگار بکەیت لەلایەنی پەیوەندیدار هەرچی زووە هەوڵ بدەن کە موچەی کارمەندان و پزیشکانی تەندروستی دابین بکرێ بۆ ئەوەی بەڕاستی تووشی کارەساتێکی قورس نەبین چونکە بەرەبەرە بەم شێوازە ئەگەر بێت و کارمەندان و پزیشکان لە مارگرتن بەردەوام بن بێگومان خزمەتگوزاریە تەندروستیەکان کەم دەبێتەوە ڕەنگە ڕووداوی نەخوازراویش ڕوو بدات. نەخۆشخانەی ئاسایی سەربەت دەستگای تەندروستی پێشمەرگا هاوشێوەی نەخۆشخانەکانی تر توانای وەرگرتنی توشبوانی نەماوە و ڕۆژانە 60 توشبوو لێرە چارەسەری پزیشکی وەردەگرن. حاولاکەین کە نەخۆش وەربگرین بەڵام کە جێگە نەمێنێ ئیتر ناتوانین نەخۆش بخێنە شووانێ چکە نەخۆشانی کە ئێمە وەریانەگرین زۆربەیان پێویستیان بە ئۆکسجین هەیە. ئەو شوێنانش بڵێن کە تۆ نەخۆشت دانا لە قاوشە تەنها جێگەکە نییە ئۆکسجین موهیمە ئامێری هەناسەدانی دەستکرد موهیمە لە محاولاکەین ئەو نەخۆشانی کە باردۆخیان جێژیر بێ و بەرە باشبوونەوە بڕۆن بیان لە نەخۆشخانەی ئاسا دەریان بکەین وەیشیشی تر بکەینە ئەوانی کە باردۆخیان زۆر ناجێژیرە ئەوان بکەینە. پزیشک و کارمەندانی تەندروستی لە پەیامێکدا بۆ تەواوی خەڵکی ڕادەگەێنن شەپۆلی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە زۆر خێرایە داواش دەکەن خۆپارێزی پەیڕەو بکەن و نەخۆشی کۆرۆنا وەک نەخۆشیەکی ترسناکی ڕاستەقینە تەماشا بکرێت. ماندۆکانێن لەلامان ئەوانی کە پێویستیان بە چاودێرێکی چڕە و نزیکی 40 بۆ 50 نەخۆشمانەیە ئێستا لەژێر چاودێریە و ڕەوشی نەخۆشەکان ڕۆژ بە ڕۆژ وەزیان بەرەو خراپبوونە ڕوا پێویستیان بە ئەوەیە بخرێنە سەر جیهازی دەستکردی هەناسی دەستکرد و ئەو بابەتانە هەنێکیان وەزیان باشە بێ نەقلی قاوشانەکەین دوای پێویستەکە بیان گەڕێنینەوە و بخرێنەوە سەر جیهاز زۆربەی هەرە زۆریان تا ئێستا کە ئێمە قسەی تیاکەین تەندروستیان باش نییە. داوا لە هەموو جەماوەری کوردستانەکەم کە ئەمە ئەم حاڵە بە چاوێکی سووک سیر نەکرێت نەڵێن ئەم حاڵەتە نییە بەڵێ هەیە بوونی هەیە 100% وایە ئێمە ئەوەتانێ چەند پزیشکمان چەند کارمەندمان بەرکەوتون تووشی نەخۆشیەکە بوون ئەوەتانێ لە هەر لای خۆمان کەوتون لەسەرەوە ئێستاگە من ئاماری کارمەندەکانی خۆمان پێ بڵم هەرینی خستخانەی خۆمان 6 کارمەندمان توش بووە لەگەڵ 4 دکتۆرە. لەم قۆناغەدا زۆرینەی ئەو کەسانەی تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبن نیشانەی نەخۆشەکەیان تێدایە و سەرچاوەی توشبوونیان نادیارە هەر بۆ ئێلانی تەندروستی خودپارێزی تاک بە باشترین بەرەنگاربوونەوەی ڤایرۆسەکەی دەزانن. شاخەوان عەبدوڵڵا گەلی کوردستان سلێمانی.